لە کاتێکدا حوسیەکانی یەمن توانیویانە ببنە هۆی پەکخستنی جوڵەی کەشتیەکان لە دەریای سوور و کێشە بۆ بازرگانی قەوارەی زایۆنی و وڵاتانی ڕۆژئاوا دروست بکەن، بەڵام هێشتا ئەم هێزە چەکی گەورەتری بۆ گەیاندنی زیان بە پەیوەندیە نێودەوڵەتیەکان و بڕینی هێڵی ئینتەرنێتی لە سەدا هەفتەی جیهان و پەکخستنی تەواوی کاروباری زۆرینەی کۆمپانیاکانی بەدەستەوەیە. بە پێی زانیاریەکانی برینیش پادایچی بەرپرس لە کۆمپانیای سیکۆم کە بارەگاکەی لە ئەفریقیای باشوورە و بۆ ئاژانسی بلۆمبێرگی ئەمریکی قسەی کردووە، لە ماوەی ڕابردوودا زیانگەیاندنیان بە بەشێک لە کێبڵە سەرەکیەکان بەدی کردووە لە قوڵایی 150 مەتر بۆ 170 مەتر لە ژێر دەریای سوور. لەو ناوچانەی حوسیەکان بە موشک و فڕۆکەی بێفڕۆکەوان هێرشیان بۆ سەر کەشتیەکان ئەنجام داوە. بوونی ئەو کێبڵانە لە ژێر دەریای سوور تیشک دەخاتە سەر لاوازی ژێرخانی ئابووری ژێر دەریای سوور، بە تایبەت کە کێبڵە سەرەکیەکانی تۆڕی ئینتەرنێتی پێدا تێدەپەڕێت کە 16 کێبڵی سەرەکین و ئاسیا و ئەوروپا و ئەفریقیا بە یەکەوە دەبەستنەوە. ڕۆژی شەممە لە ڕاگەیەندراوێکدا حوسیەکانی یەمن بەرپرسیارەتی زیانگەیاندنی کێبڵەکانی پەیوەندیان خستە ئەستۆی ئەمریکا و بەریتانیا لەگەڵ پشتیوانیکردنیان لە بەردەوامی جەنگ لە غەزە. بە شێوەی ناڕاستەوخۆش چەند جارێک هۆشداریان داوە لەوەی ئەگەر ئەو دوو وڵاتە لە هێرشەکانیان بۆ سەر شارەکانی یەمن بەردەوام بن، کارتی بڕینی کێبڵەکان بەکاردەهێنن. وەزارەتی پەیوەندیەکان و تەکنیکی زانیاری حکوومەتی یەمن ڕایگەیاند حوسیەکان باڵادەستن بەسەر ناوچەی ڕەوتی پەیوەندیەکان بەهۆی ئەوەی کێبڵەکانی ئاسیا، ئەفریقیا، ئەوروپا یەک، باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا، ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ڕۆژئاوای ئەوروپا 5، ئەفریقیا یەک لەگەڵ کێبڵی تۆڕی ئەکاتێل لۆنستی تیشکیان لە ژێردەستایە. بەو هۆکارەش ساڵانە حوسیەکان نزیکەی 2 ملیار دۆلار لە کەرتی پەیوەندیەکان داهاتیان هەیە. یەکێک لە گرنگترین ئەو کێبڵانەی بە دەریای سووردا تێدەپەڕێت ئاسیا و ئەفریقیا و ئەوروپا یەکە کە نزیکەی 26,000 کیلۆمەتر بە ژێر دەریادا درێژ بۆتەوە و هۆنگ کۆنگ تا مارسیلیای فەڕەنسای بە یەکەوە پەیوەست کردووە و لە دەریای باشووری چینەوە بەرەو ئەوروپا تێدەپەڕێت و ئینتەرنێت بۆ زیاد لە 12 وڵات دابین دەکات، لە نێویاندا هەندستان تا یۆنان و دواتر وڵاتانی دیکەی ئەفریقیا هەیە. ئەم کێبڵانە گرنگترین هێڵەکانی پەیوەندین لە تۆڕێ کە 550 کێبڵی سەرەکین و بە دەوری جیهاندا دەسوڕێنەوە. ساڵی 2022 راپۆرتێکی پەرلەمانی ئەوروپا دەریای سووری بە ملی شوشەیەک ناوبرد کە گرنگترین ناوچە بەلای یەکێتیەوە پێک دەهێنێت بەهۆی ئەوەی ڕێڕەوی نێوان زەریای هیندی و دەریای سپی ناوەڕاست لە ڕێی دەریای سوورەوە بە یەکەوە دەبەستێتەوە.